بینەرانی پایتەخت میدیا پارە کۆکراوەتەوە هەر ئەوەیە 3 ڕۆژ کەمپینەکان ڕاگەاندراوە پارەیەکی یەکجار زۆر کۆکراتەوە بەڵام وەکو قاسە لە مزگەوت یەکەم ڕۆژەوە چاوەڕوان دەکەن ڕۆژی هەینی پارەیەکی یەکجار زۆر کۆ بکرێتەوە. بەێ وڵا هەبووە تەلەفۆنی لە بۆ کردیمە هاتی بە قورعان گوتیتی قەرداریشم پارەشی هینا ئەگەر ئێمە مسلمانین و دەبی نەخمان بۆ بستێت ئینشاء الله بە هەملاگی حولێکێدەن هیمەتێککەین بڕە بهارێکی باش کوکەینەوە بۆ خەڵکی غەزەی کو ئەوش خوشک برایەت من ڕۆژێک دادێ ئەگەر ئەمەش ئەو ڕووکە بە هاواریواندا بین ڕۆژێک ئەمە وەشمان لێبێ خەرشتکە بسوورمان بە هاواری مەشدادێتن. ئەم کاتتان باش بینەرانی پایتەخت میدیا ماوەی چەندێکە ئەو نەهامەتی ڕووی لە غەزە کردووە دانیشتوانەکەی بەدەست برسێتیوە دەناڵێنن هەرزوو خەڵکی هەرێمی کوردستان کەمپینی خۆی گەیاندا خەڵکی غەزە و ڕۆژانە هاوکاری بۆ خەڵکی غەزە کۆ دەکرێتەوە و خەڵکی غەزە گەیشتونەتە ئەو قەنەعەتەی کا خەڵکی کوردستان لەم نەهامەتیە هاوکاریەکی زۆری ئەوانی کردووە تا ئێستا هاوکاریەکی یەکجار زۆری خەڵکی کوردستان گەیشتۆتە غەزە ئێستا لە گوندی گردە ڕەشەینە خەڵکی ئەو گوندە کەمپینێکیان ڕاگەیاندووە بە ناوی کەمپینی ڕەحما کە هاوکاری بۆ خەڵکی غەزە کۆ دەکەنەوە ئەوە 3 ڕۆژە ئەو کەمپینیان ڕاگەیاندووە پارەیەکی یەکجار زۆر کۆکراوەتەوە دەچینە لای مامۆستا چۆن بۆ بڕیارتاندا بە دروستکردنی ئەم کەمپینە. بسم الله الرحمن الرحیم پێشەکی بە خێراتنی هەموو دەکەین گەلە خێرن سەرچاومە سەرسەرێمە برا وڵی ئەمە ژوەکی هەر خەڵکی هەرجێکی و کوردستانێ ئەمە کە هەندە دیمەن دیتن لە غەزەی دلێمە بەرگە نەگرت ئەمەش بڕیاردا ئەو کەمپینی ڕاگەین ئینشاء الله ئەو کەمپینەژی هەم بۆ گوندێمە گوندێک گردە ڕەشەی و دەوروبەریژی یعنی کەمپینەکە عامە ئەو کەمپینێژی سەرپرشتیارە مختارێ گوندێک گردە ڕەشەی مامڕەشیدە ئینشاء الله بە هەملاگی حولێکێدەن هیمەتێککەین بڕە بهارێکی باش کوکەینەوە بۆ خەڵکی غەزەی کو ئەوش خوشک برایەت منە. چۆن خەڵک بەدەم داواکاریەکەتان هاتووە ینی تا ئێستا چەند پارە کۆکراوەتەوە چەند ڕۆژە ڕاتان گەیاندووە کەمپینەیە؟ والله ئەوە 3 ڕۆژە دیارکرا 3 ڕۆژە الحەمدولله بەرەپارێکی باش هاتە و خەڵکێکی یەکجار زۆری پەیوەندیمە بکەیت چه ڕێیا تەلەفۆنەیە چه هوە بدەستە الحەمدولله باشە هەتانۆ کە نزیک 9 ملیۆن یە خربیەوە ئینشاء الله ئومێدەمە وەتوە بخوا پشتەمە بخوا قەیمە ئینشاء الله ڕۆژ بۆ ڕۆژێ هەتا ئەو کەمپینە کۆتاییتر ئینشاء الله بڕەپارێکی باشترە خربیتەوە بۆ ئەوەی زیکێ خوشک و برایە خۆ بچیکێت خۆیە غەزەی پێتێرکەن ئینشاء الله. مامۆستا لە ئاینی ئیسلام چۆن باسی و کەسانە دەکرێت کە خێر دەکەن چۆن داوا لە خەڵک دەکەی کە بچن بەدەم ئەم داواکاریان ئێوەوە هاوکاری خەڵکی غەزە بکەن؟ والله پێشەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەمرکردن لا تحقیرن من المعروف شیئا هیچ کار و کردەوەکی چاک بکەم نەزانن چونکە ئەگەر دینارێکی بێت خەڵکی هەر لەوانە 1000 دینار دابیتەمە بەس ڕۆژا قیامەتێ خوا تبارک و تعالی دەبۆ ئینشاء الله قەستێکی دەبۆ ئینتەشوینێ ئێجا پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەمرکردن خێر و چاکە پاداشتەوە لای خوای یەک بدە حتا حەفسەتە ئێجا بگویرە نیەتە ئەو ئینسانیە کاکتوت دەد ئینشاء الله نیەتەمەش خڕەوە بۆ خەڵکی غەزە مە بۆ ناوناوبانگنیە خوا پێ ئاگادارە. زۆر کەس هەیە دەڵێن مەسەلەن بۆ ئەو پارەی بۆ خەڵکی کوردستان کۆ ناکەنەوە ئەو قسەتان لەسەر ئەمە چییە؟ والله ئینشاء الله پێشیۆمە ئینشاء الله مە بیر وێژی کردیەوە هەر چەندە پێشیمە چەند منەظەمەکی خەیریەت هەی والله کوردستانی و دەرەوە کوردستانێژی شیندا سێوەلی دیهارە و دیاریکراوە بەحسی کەسێکم حاجی کاروان دنیا هەموو شایدە فەلەستین هەموو شایدە خەڵکی غەزەی شایدە ڕۆژانە ڤیدیۆیە تو بڵاوت بنەوە خواردنا نێزیک 10,000 حتا 12,000 دەتن کە ئەوەژی شاهد و بەلگەیە کەژ نەشی ئینکاری ئەو تشت بکە ڕاستی ئینشاء الله مەوەڵبەر یا پێشەمە ئەو کەمپینە کە ئێستا بۆ غەزەیە پشتیوێ ئینشاء الله دەبەرێ خوکەینێ هەم بۆ گوندێ خۆ دەوروبەرێ خۆ بۆ خەڵکی خۆی کوردستانی عام ئینشاء الله هەرجێکی ما تشتێک دەست بێت ئەم بۆ بکەین ئینشاء الله یعنی ئەو کەمپینە لێرە ڕەنگە مدەکی دیاریکراوە خلاص بیت بەس پشتی هینگێ ئینشاء الله کەسەکە دەحم کردبیت خەڵکی ناسیارە خەڵکی بێگانەیە والحاصلی ئەم بسلمانین مادام ئەم برایەتێکینژی ئەم دەبی هاریکارەیە کود بکەین ئینشاء الله هەرجێکی پێویستیمە بیت و سەرپەرشتیا مامڕەشید کاک ساڵح و دوسێ کەسی دیجینە کە ئینشاء الله ئەو شورە دێ بەردەوام بیت کارە خێری دێ بەردەوام بیت بەس حتما هاریکاریە خەڵکی ئەگە خەڵک هاری منەکەت مەژی هەتا ڕادێکی توانە هەڕاستی بەس دەبی خەر یەک دەست بین دا خداش هاریکاریەوە کرد ئینشاء الله. کەمترین پارە زۆرترین پارە کە خەڵک هێنایتان بێگومان لە خێرکردن هیچ جیاوازی نیە هەر بە پێی توانایە والله یعنی بۆ قیامەتی شاهدم کەسێک هات کرێکار بی
گوت مەلا بەو قورآانێ من توانە ئەو 1000 دیناری هەیە من لێوەگرم بگو برا ئەو 1000 دیناری بکەم نەزانە ڕۆژا قیامەتی جیە خۆ بۆتەگریت ئینشاءالله خەڵکێک جی هەی هەتا 20 فەرقاژی ئینای ئەم مەمنونی دەستێوان تون گۆشین نەلبەخۆ بە ئەوەی کە هەوەرا خەڵکێکی هاتنە کە ئەو کە زکێوانی برسیە بۆ هەندینە پێداوەڵەماندن بۆ هەندینە ماڵەوانێشتا ئەوکە نە ئەو وەختی ما ئینشاءالله ئەو مەرحەلەی داهاتوون ئینشاءالله جارێ بەس ئامانجەمە چییە ئەمێت بینین دایک و باب یە بەرێ خودکەنە ئەولادێ خۆ حتا ڕوح سەدا چید بۆ چە بەرسادا ئەوژی ئەوە چ ئیمانەکەمە هەیە ئەم بەرێ خوکەنی ئەو ڤیددیوانە ڕۆژانە ئەمێت بینین کە مەش ئەولادێت هەی ئەمەژی بچکە خۆشوێن ئەم بەرێ خوکەنی ئەو بچکە برسامرن ئەم ماژی بەرەخین والله گوناح نە بێژە گوناحن تا دل پێویت بەس ئەوکە تێ پێسی ماڵێ خۆ دەستێ خۆ هاری بکەیت ئێزە پارێ خۆ 20 دەفتەر و 30 دەفتەرە نەدانێ قاسێ دەرکەیت سەقەپاتکەی قفلەکە بوە تو لێدەی کۆب چەکوچاژی ناشکێ نە وەلی نەکی وەلی بکێ بخۆب دەستێ خۆ جوانی بکە لێ بکەوە بینە لو 20 دەفتەرە دەفتەرێکی بدە تا 20000 ماڵ 1000 دینار بدە مهم ئەوە تشتێکی ویجدانە خۆ ئاسوودەکەی وانە من لا يرحم لا يرحم الله هەر کەسێ ڕەحم نەبی والله خۆ ڕەحمی پێ ناکات ئێستا ئامانجەمەژی ئەوەیە ویجدانەمە تەقەبڵاوێ ناکات والله سلامت بی انشاءالله گەلە بخێر کاکە ڕەشیدە تۆ وەکو هەستای بە دروستکردنی ئەم کەمپینە چی وای لە تۆ کرد ئەم کەمپینە ڕابگەێنن واللهی پێشکی بە قەرهاتندان دەکەم واللهی ئەو کە دەبینین لە سوشال میدیا و لە ڕاگەاندن منداڵەکانی غەزە لە بندار و بەر ئەوە هیچ لە بندار و بەر بەس ئەوانی ماشن تقریبای بە برسیەتی ئەوانی دەکوژێن و پێما ئەوانە دەڕۆن ڕوحەکە و دەڕوا ئاسوودە دەبی بەڵام ئەوانی دەمینێن بە ڕەزیلی کە خۆراکیان نییە ئاویان نییە ئەوانە ئازاریان زۆر زیاترە لە بۆ مای مسلمان ئەگەر ئێمە مسلمانین و دەبی نەخمان بۆ بستێت جا ئێمە ئەگەر بە 250یەکیش بەشداری بکەین پێما خێرێکی زۆر گەورەیە پێما مامۆستا هەندە پێما چیلۆمە نەهێشتەوە هەمووی ڕوون کردەوە لەسەر ئەو بابەتەی کاگڕاشیدەوە لە گردە ڕەشە کەمپینەکەتان ڕاگەیاندەوە لە شوێنی تریش خەڵک هاتوون یانێ هاوکاریان گەیان دەبێت بەلێ وڵا هەبووە تەلەفۆنی لە بۆ کردیمە هاتی بە قورعان گوتیتی قەرداریشم پارەشی هینایە قەردارم ها لە ماڵێ خۆم قەردارم قەردم نەدایتەوە ئەو پارە بەشە پارێکی هینایە لە بۆ کەمپینەی ینی قەرداری هاتوونە جگەلەوەی خەڵکی کوردستان لە ئێستادا وەکو دەزانن موچە نایەت یعنی هەر هاوکاری خۆیش گەیان بەێ ئەری تازەوەکو ئاماژەم پێ کرد کە کابرا قەرداریش بی بێتن دیارە ئەو پارش هەقەر کردێ لە بۆ کەمپینەی دەستخۆشیشیان لە دەکەن خوا خێریشیان بنووسیت کاگڕاشید ئەو کەمپینە هەر بەردەوام دەبێ بەێ بەردەوام دەبیت ئەوە هەنێک لە بۆ غەزەی ئەمە بەردامەکماندانا لەگەر ئەو لەگە مامۆستای لەگەر کاکساڵ حۆ برادرانە لەمە دووە کەمپینەکەمان بەردەوام دەبیتن خوا نەخواستە هەر هاوڵاتیەک نەک برێگوندەکەمان دەوروبەریش ئەگەر سبەی خوا نەخواستە سیارەی دەحمکە پێویستی بە عملیات بی پێویستی بە شتێک بی ئێمە کەمپینێکی بۆ ڕابگەێنین کە کۆمەکی بۆ خڕکەینەوە یارمەتی بدەین بتوانین کێشەکە چارەسەر بکەین کاگڕاشید لەوانەیە زۆر کەس پرسیاری ئەوە بێ ئێوە ئەو پارەتان کۆ کردەوە چۆن دەیگەێنن چی لێ دەکەن لە کۆتایی ئێمە کە پارەکە کۆبووە هەموو ناونووسە هەموو ناونووس دەکەین ئەگەر خێرخوازەك برێ ناوم نەنووسنیان لە ئەوەی بە ناوم نەزانی چێە ئەوە هیچ نەکۆمە یەک بە خۆمان ئەگەر لە هەزاری بگرە هەتا ملیۆنێکی بی ناوی دەنووسین بە ناونووسین ڤیددیۆش کە ئاخری کەمپینەکەمان تەواو بوو ڤیددیۆەکی دەکەین لە بۆ عام لە بۆ ڕایگەشتیدا بزانن کە ملیۆنەکە و 100 ملیۆنە خڕبوویتەوە ڕادەگەیێنین ئەو جادەگەی نەجێمە بەست دەستخۆش ڕۆژی هەینی وەکو دادەنین لێرە خەڵک کۆ دەکەن ڕۆژی هەینی لێرە لە مزگەفتی گەردە ڕەشەی گەورە مزگەفتی گەورە لێرە یەکەم ڕۆژ دەبی کە کەمپینەکە دەست پێ بکە ئێستا خۆتان ئامادە کردووە وەکو یەکەم کەس هاوکاری یەکەم کەس خۆم ئامادە کردووە ئەو منداڵانەش کە بینی و زانیتیان دەبینی ئەو منداڵانش کە زانیتیان ئەو کەمپینە هەیە ئەو جە هەیە بە 5,000 هەیە 10,000 لە گوێرەی توانای خۆی ئەگەر بە 250 بێمەوە دەزانین 2 دەفتەری نویدایە بەردەوام من ئەوەی پارەی ئامادەیە با پارەکەی خۆی تێکە من با یەکەم کەس تو یەکەم کەس بەوا دەست پێشخەری بکەی وەکو کەمپینەکەت ڕاگەاندووە جگە لەوەیە بینەرانی پایتەخت میدیا پارە کۆکراوەتەوە هەر ئەوەیە 3 ڕۆژ کەمپینەکەیان ڕاگەاندراوە پارەیەکی یەکجار زۆر کۆکراتەوە بەڵام وەکو قاسە لە مزگەوت یەکەم ڕۆژەوە چاوەڕوان دەکەن ڕۆژی هەینی پارەیەکی یەکجار زۆر کۆ بکرێتەوە لە ماوەی 3 ڕۆژ توانیان 9 ملیۆن
کۆ بکەنەوە ئێستا منداڵانی گردە ڕەشە هەموو پاریانی ناوە لە بەرچاوی کامیرەی پایتەخت میدیا هاوکاری خۆیان دەگەینە خەڵکی غەزا. ئەو بەخۆی نایە هاوکاری ئەو منداڵان قسەی دەکەین بەخۆی حەزی لێ بە هاوکارێکە بگەین بەڵێ پێشتی بە خراتنا دەکەم یاخۆ بەخێر بن سەرچاون بەڵێ ئەوش هەر وەکو ئاتەمیزادێک کام مندارەکانی غەزای دەبینیتن لەم ئەشنگەندە و ئەشکەنجە و ئەوەی بێزارێ کە مندارەکان سیر دەکەی ئەوانش هەر وەچی وە منداری خۆما دادنێ بە کەسوکاری خۆما دادنین ئەوانش کە سیر ئەگەر لە تەلەڤزۆنیش دەبینن ئێستا خەرک زۆر پێشکەوتووە لە مۆبایلەکان وەکو ئەنتەرنێت دەیبینیتن کە دەیبینی لە برسان خۆری دەخواتن دەیبینی پەلکەداری دەخوا لە برسان کە توانای هیچ دەچینە توانایان نییە کە پارەی لەوێ ئەشای پێ بکڕن بۆیە ئەلحەمدوللا ئەمە ئەوی لە توانامان دەبیتە هەر ئەوجا هەر کەسێک ئەگەر لە 250 هەتا هەر چەندی پێی بکرێ ملیۆنێک بچەند بیتن هاریکاری مندارەکانی غەزە بکە هەم لە بۆ پاشە ڕۆژی خۆمان هەم لە بۆ ڕۆژی قیامەتیش چکە زۆر باشە ڕۆژێک دادێ ئەگەر ئەمەش ئەو ڕووکە بە هاواریواندا بن ڕۆژێک ئەگمان وەشمان لێبێ خەرشتکە بسوورمان بە هاواری مەشدادێتن دووبارە بە خێرات نیشان دەکەم زۆر سوپاس بۆ ئێوە عەزیزی من. بەڵێ بینەرانی پایتەخت میدیا ئەوەی بینیتان کەمپینی ڕەحمە بوو لە گوندی گردە ڕەشە کە هاوکاری بۆ دانیشتوانی غەزە کۆ دەکرێتەوە لە ئێستادا دوای ئەوەی 3 ڕۆژ ڕایان گاندوە نزیکەی 9 ملیۆنیان کۆ کردوتەوە چاوەڕێت وەکە ئەو ڕێژە یەکجار بەرز بێتەوە لە ڕۆژی هەینی قاسەیان داناوە ئەوە وەکو لە پێچاوی کامیرەی پایتەخت میدیا وەکو یەکەم ڕۆژ پارە دەکەنە ئەو قاسەی کەمپین بۆ هاوکاریە خەڵکی غەزە کۆ دەکەنەوە. عزیزم